دەچینە لای تەوەری یەکەمی بەرنمەکە بێگومان پێشاتە سیاسەکان لە عێراق بە بەردەوامی ڕوو لە گۆڕانکاریە کۆمەڵێک پێشات دێتە پێشەوە کە سەبارەت بە ئەو لێکتێگەیشتانەیە کە لایەنە سیاسەکان هەیەە یاخود دایانەوێت دروستی بکەن لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق. لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە چەند کۆبنەوەیان ئەنجامدا بۆ ئەوەی بگەنە لێکتێگەیشتنێک دەرەنجامێک و بگەنە وەرەقەیەکی یەکگرتوو کە بتوانن لە ڕێگەیەوە دانوستانەکانیان لەگەڵ حکوومەتی داهاتوی عێراقا دەست پێ بکەن یاخود هیچ نەبێ کورد بە یەکدەنجی و یەکڕیزی بڕواتە نێو پەرلەمانی عێراق و بتوانێ لەوێ ئەوەی کە ماف و ئەوەی کە پێداویستەکانی خەڵکی هەرێمی کوردستانە و ئەوەی کە پێویستە لێ بکرێت بە یەکدەنجی و یەکڕیزی بیکات. ئەگەر چی ئێستا ئەو کۆبوونەوانە یعنی کۆبوونەوەیکی نوێ نییە بۆ بڵێن لەلایەن لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بەڵام بە بەردەوامی داوا دەکرێت کۆبوونانە بەردەوامیان هەبێ و بتوانرێت لەو ڕێگەیەوە یەک هەڵوێستی سیاسی لە هەرێمی کوردستان بەرامبەر بە پرسی بەغدا دروست بکرێت. ئێمە سەبارەت بەم بابەتە دەمانەوێت گفتوگۆ بکەین بە میوانداری بەڕێز تارق جەوهەر سارمەمی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەیە. کاک تارق بەیانیت باش وە سڵاو لێبێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین. بەیانی ئێوەش باش لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ جەنابت و بۆ بینەرانی کورسات نیوزیش. سپاس بۆ تۆش. من دەمێ یەکەم پرسیارم ئەوە بێ کە ئایا ئێستا عێراق ئەبینین کە کۆمەڵێک پێشاتی نوێ هاتۆتە پێشەوە لایەنێکی سیاسی وە کۆڕەوتی سەدر لە پرۆسەکە تقریبان پاشەکشەی کردووە ئەگەر پێشهاتی تر نێتە پێشەوە لە ئێستاە تا چەند گرنگە ئەو کۆبوونەوانەی پێشووتر کرا لە نێوان لایەنە سیاسەکانە کورد بەردەوامی پێبدا یاخود لایەنە سیاسێک کوردیەکان لە هەرێمی کوردستان بەردەوامی پێبدەن. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیدا ئەو بابەتە بابەتێکی گرنگە و کشانەوەی ڕەوتی سەدر و دەست لە کارکێشانەوەیان لە پەرلەمان و لە پرۆسی سیاسی ئەمە دەرگایەکی تازەی کردەوە بەڕووی دەرچوون لە چەقبەستووی سیاسی کە ماوەی 8 مانگە لایەنە سیاسەکان و پرۆسی سیاسی لە عێراق پێوە دەناڵێنێ. لە ڕاستیدا ئەم گۆڕانکاریە ڕەنگە زۆر لایەنی سیاسی لە عێراقدا هەوڵ بدەن بە کەمترین ماوە سوودی لێوەربگرن و دەست بە پرۆسەیەکی سیاسی تازە بکرێتەوە لە نێوان لایەنە سەرچیەکان بە تایبەتی ئەو گرفتانێک کە پێشتر هەبوو بەهۆی ناکۆچەکانی نێوماڵی شیعە نەدەکرا کەسێک ڕێک بکەون لەسەر کەسێک ببێتە کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران جگە لەوەی کە کوتلەی گەورەش لە نێو پەرلەمان نیان دەتوانی دیاری بکەن لەبەر دید و بۆچوونی جیاواز لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی. سەبارەت بە لایەنە کوردستانیەکان لە سەرەتای پرۆسەی سیاسیەوە ڕاستە ناکۆچی ململانیەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتی زەق ببووە و نزیکەی 6-7 مانگ دانوستان و پەیوەندی لە نێوانیاندا نەبوو. بەڵام لە ماوەی ئەو مانگەی ڕابردوودا سەیرەکەی کە جۆرێک لە لێک نزیک بوونەوە جۆرێک لە دەستپێکردنەوەی گفتوگۆکان و شکاندنی بەستەڵێکی چەقبەستووی لە نێوان لایەنە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی دەستی پێ کردووە و لەسەر ئاستی باڵا دیدار و گفتوگۆ کراوە و کۆبوونەوە کراوە و ڕێکیش کەوتون بە پێی زانیاریەکان کە ئەم جۆرە لێکتێگەیشتون و کۆبنەوانە بەردەوام بێ. بەڵام ئەوەی کە خەڵکی کوردستان دەخوازێ و ئەوەی کە پرۆسی سیاسیش لە عێراق بۆ بەهێزبوونی پێگەی کورد دەخوازێ ئەوەیە کە پێویستە هەم یەکێتی و هەم پارتی سەرەتا لە نێوان خۆیاندا ڕێک بکەون اینجا لەگەڵ لایەنەکانی کوردستانی ئەوانەی کە لە نێو پەرلەمانی عێراقیدا وجودیان هەیە لەگەڵ ئەوانی جۆرێک لە ڕێکەوتون و لێکتێگەیشتن هەبێ و بەرنامەیەکی کاری کوردستانی دابدرێ لەسەر ئەو وەرەقە کوردستانیە کار بکرێت لەگەڵ لایەنی بەرامبەر لە چوارچەوەی هەمانجی و لایەنی سونەکان بۆ وەرگرتنی شایستە ئیداری و کارگێڕی و دەستوریەکانی خەڵکی کوردستان. چونکە لە ڕاستیدا هەمیشە ئەگەر لایەنی کوردستانیەکان بینیمان لاشمانجی ڕابردوو ئەو پەرتەوازەیە دووچاری نێوماڵی کورد بوو پێگەی کوردی لاوااستر کرد و تەنانەت کاریگەری نەرێنی لەسەر پرۆسی سیاسی خودی عێراقیش
دروست کرد چونکە ئەگەر لە سەرەتاوە ئەو یەکگرتووی و ئەو وەفدە هاوبەشەی کە لە نێوان یەکێتی و پارتی پێکات چوون بۆ بەغدا ئەگەر بە یەکگرتووی بمابایەوە کورد هەڵوێستی خۆی دابش نەکردووە بەسەر هەردوو لایەنەکە من پێم وایە پرۆسی سیاسی لە عێراق بەو شێوەیە نەدەگەیشتە ئەو چەق بەستویەی و ڕووداوەکان بەو شێوەیە نەدەبوو بۆی ئێستاش دەرفەتێکی باشە هەم بۆ لایەنە کوردستانیەکان هەم بۆ لایەنە عێراقی سونی و شیعەکان بە سیاست و هەڵوێستەکانی خۆیان دابستنەوە و جارێکی دیکە فۆرمەڵی پرۆسی سیاسی بە شێواز و سیستەمێکی تازە بکرێتەوە کە دەبێت لەسەر سێ بنەما بێ کە ئەمە لە بەرژەوەندی گەلانی عێراق و لە بەرژەوەندی گەلی کوردستانی شەویش پرۆسەکانی یا بنەماکانی هاوبەشی یا شەراکەت لەگەڵ تەوافق و سازان هەروەها لەسەر پرۆسەی بەشداریکردنی هاوسەنگ لە جمگەکانی دەسەڵات لە حکوومەتی فیدرالی کە ئەم سێ بنەمایە من پێم وایە پێشتریش کورتکاری لەسەر کرد لە دوای 2023ەوە وەتوانی زۆرێک لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لەسەر جەم ئاستەکاندا بپارێزێ بۆیە گەڕانەوە بۆ ئەم پرەنسیپە لە عێراقدا کارێکی باشە ئەم پرەنسیپە ئەم سێ خاڵە پێچەوانەی دید و بۆچوونەکانی بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر و تەنانەت هاوپەیمانی ڕزگارکردنی عێراق بوو کە لە سێلایەن پێکاتبوو هەوڵیان دەدا عێراق و حکوومەتەکەی لەسەر بنەمای زۆرینە پێک بێنرێ و ئەمەش مەترسیەکی گەورە بوو لەسەر بەرژەوەندی و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان. کاک تارق بابەتێکی تر کە گرنگە ئەوەیە کە ئێستا لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی یەکێتی و پارتی چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتە نوێیانەیە بکەن بۆ نمونە ئێستا هەردوو لایەنەکە ئەکرێت وەرەقەیەکی هاوبەشیان هەبێت لەگەڵ لایەنە کوردستانەکانی ترە بۆ ئەوەی کە گفتوگۆی پێ بکەن لەگەڵ هەردوو لایەنە هەرچەنە یەکێک لە لایەنەکان بەشێکی گەورەی لێ کشاوەتەوە لە پرۆسی سیاسی بەڵام ئەکرێت وەرەقەیەکی هاوبەش هەبێت لە نێوانیانە بۆی کە بتوانن لە داهاتووە ئەوەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بۆ وەرەقە هاوبەشە دەستەبەری بکەن نەک ئەوەی کە ببنە هاوپەیمانێک یاخود تەرەفێک لە یەکێک لە لایەنەکانی عێراقیە. بەڵێ لە ڕاستیدا سەبارەت بە هاوپەیمانی کوردستانی یا کۆکردنەوەی لایەنە کوردستانیەکان بەڵێ بەتەکید ئەمە کارێکی زۆر گرنگە و پێویستیشە لەم قۆناغە و لە قۆناغەکانی داهاتووشدا کاری لەسەر بکرێت لایەنە کوردستانیەکان جۆرێک لە ناکۆچی ململانیەکانیان لا بدەن ئەوەی لە کوردستان هەیەە بۆ ئەوەی تەرکیز بکەنە سەر دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و بەهێزکردنی پێگەی بەشداری کورد لە پرۆسی سیاسی حکومڕانی لە عێراقدا ئەگەر واقعانە قسە بکەین هیچ لایەنێکی کوردستانی بەوانەشی کە ئێستا کە جۆرێک لە ڕۆلی ئۆپۆزیسیۆن چ لێرە چ لە بەغدا دەبینن ناکۆچیەک نییە لە نێوان لایەنەکان لەسەر پرسە هەڵپەسێدراوەکان لەگەڵ بەغدا ئەوەی پەیوەندی بە مادەی 140 هەیە ئەوەی پەیوەندی بە هێزی پێشمەرگە هەیە پەیوەندی بە بودجێ هەرێم هەیە پەیوەندی بە یاسای نەوت و گاز هەیە پەیوەندی بە هاوبەشی و بەشداری کوردە لە جمگەکانی دەسەڵات لە بەغدا بە تایبەتی لە نێو سوپای عێراقی و لە زۆرێک لە دامەزراوەکانی تر ڕۆڵی کورد و بەشداریان کەمە من پێم وایە لەم خاڵە ئەساسی و بنەڕەتیانە ناکۆچیەک نییە لە نێوان لایەنە کوردستانیەکان چونکە کەسێک ئامادە نییە بچێت دەستبەرداری مافەکان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بێ تەنیا لەگەر لاینێکی عێراقی ڕێک بکەوێ بەبێ ئەوەی هیچ یەکێک لە خواست و داواکاریەکانی پرسە ئەساسیەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکرێ بۆیە من پێم وایە گەڕانەوە بۆ ئەو ڕێکەوتنێک کە پێشتر لە نێوان یەکێتی و پارتی بەر لە لێکترازان لە بەغدار کە ڕوویدا من پێم وایە ئەو وەرەقە ئامادەیە و کارکردن لەسەر ئەم وەرەقە زۆری ناوێت دەوڵەمەندکردنی بە پرس و ڕا لەگەڵ لایەنەکانی تر هەرچەندە ڕەنگە هەندێکیان حەز نەکەن بێنە نێو پرۆسەکە بەڵام دوجار هەتا بکرێ یەکێتی و پارتی و هەندێک لایەنی تر وەکو چۆن لە خولی یەکەم و دووەمی پەرلەمانی عێراقیدا جۆرێک لە هاوپەیمانی کوردستان هەموو لایەنەکانی کوردستانی کۆکردبووە ئەم جارش جارێک پێویستی بەوە هەیە بەم شێوەیە کار بکرێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا بەڵام دوجار لەبیر نەکەین کە ئەو پرۆسە سیاسی ئێستا دەستی پێکردوتەوە ئەمە هەنگاوێکی تازە دەبێت و دەرگەیەکی تازە بۆ پرۆسی سیاسی دەکاتەوە هەرچەندە دابەشبوونی پێشتری لایەنە کوردستانیەکان بە پێی پرەنسیپ و بەرژەوەندیەکان ئێستا قۆناغێکی تازە هاتۆتە پێشەوە و ڕەنگە کورد بتوانێت لەم قۆناغەدا تاکلایەنە
لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی پەیوەندێکی مێژوویان هەیە سود لەو پەیوەندی مێژوویە وەربگرن بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەروەها پارتیش لە قۆناغەکانی بەر لە ڕوخانی ڕژێمی سەدام ئەمانە جۆرێک لە هاوپەیمانی لەگەڵ کورد هەبووە لە نێوان سەرکردەکانیشی ئەو سەرکردەکانی کورد و جەنابی مامزەلار بەڕەحمەتبی ڕۆڵی گرنگی تێدا بینیوە لە سەرجەم قۆناغەکانی پێش ڕوخان و دوای ڕوخان بۆیە دەکرێت ئەو پاشخان و ئەو ئەرشیفە دەوڵەمەندیەی کە بەڕێز مامجەلال لەوێ جێ هێشتووە سوودی لێوەربگیرێ بۆ لایەنە کوردستانەکان بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەوڵ بدرێ پرسە چارەنووسازەکانی خەڵکی کوردستان ئەوانەی پەیوەندی بە نەوت و مادەی 140 هەیە ئەمانە بکرێنە پرەنسیب پۆست نەکرێتە پرەنسیب چونکە بەڕاستی کورد هەرچەند پۆست وەربگرێ بەڵام ئەگەر نەیتوانی پرسە هەڵپەسێدراوەکان لە بەغدا بباتە پێشەوە چارەسەری بکاو جێبەجێ بکرێ پۆستەکان دێن و دەڕۆن بەڵام پرسەکان هەردەمێنێن بۆ نمونە ئێمە کێشەی خاک و جوگرافیا لە وەتای دەوڵەتی عێراق دروست بووە ئێمە کێشەمان لە ناوچە دابرنراوەکان و کەرکووک هەیە بۆیە هەمیشە لە بەردەم هەڕەشەی تعریب و گۆڕانی دیموگرافیندان بۆیە گرنگە ئەم پرسە ببێتە پرسی ئەولەویەت بۆ کارکردن لە ماوەی پێکەرانی حکوومەتی داهات و هەرچەندە تا ئێستاش ینی 100% ناتوانین بڵێن ئەو حکوومەتی پێک دێ حکوومەتێکی تەمەند درێژ دەبێت چونکە لە بیرمان نەچێت ڕاستە سڕاوتی سەدر کشاوەتەوە پاشەوە و ینی پاشەکشەی کردووە لە پرۆسی سیاسی بەڵام هێزێکی جەماوەری کاریگەرە لەسەر شەقامی شیعدا و ڕەنگە ئەگەر لە دەرەوەش بێ لە ناو دەرەوەی پرۆسی سیاسیش بێ دەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ لەسەر ئەدای حکوومەت و لەمپەر دروستکردن لە بەرکارەکانی حکوومەتدا بۆیە هەموو ئەگەرەکان چاوەڕوان کراوە هەرچەندە تا ئێستاش ینی دەرفەت ماوە هەندێک لایەن هەوڵ دەدەن سەدر پەشیمان بکەنەوە بەڵام من پێم وایە چوارچەوەی هەماهەنگی هەوڵ دەدا ئەم دەرفەتە مێژوویە بقۆزێتەوە. بەڵێ کاک تاریق بابەتێکی تر کە لە هەموو ئەمانە گرنگترە کە ئەویش بابەتی نێوخۆی هەرێمی کوردستانە و ئەو کێشانەی لە نێوخۆی هەرێمی کوردستانە هەیە و چارەسەرکردنی ئەو پرسانەی پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە و هەروەها چاکردنەوەی پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە ئەمەش بابەتێکی گرنگە چکە ئەگەر ئەوەی کە چاودێرانی سیاسی باسیەکان و بەڕێزیشتان لە نزیکەوە ئاگادارن ئەوەیە کە ئەگەر ئەم نێوخۆیە ئەم نێوماڵی کوردیە لە ناوخۆیە تۆکمە نەکرێ چۆن بتوانین بچینە بە یەک دەنجی و یەک ریزی بچین بۆ بەغدا و بتوانین داوای مافەکانمان لێ بکەین یعنی من پرسیارەکەم ئەوەیە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە هەنگاوی یەکەم ئەوە بێکە لێرە نێوخۆی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە اینجا بتوانرێت لە بەغدا ئەم کاریگەریە ڕۆڵ ببینێ. ئەمە کارێکی ئاسان نییە چونکە لە بیرمان نەچێ چەقی ململانیەکانی نێوان لایەنە کوردستانەکان هەرێمە ئەمە هەڵبژاردنەکانی هەرێم کاریگەری زیاتری هەیە لەسەر پرۆسی سیاسی لەسەر تەوازوناتی نێو پەرلەمان لەسەر پێکەنانی و بەشداری لایەنەکان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بەتاکید کێشە و کەموکوڕیەکان زۆر کەڵەکە بۆ لە هەرێمی کوردستان بەبێ چارەسەر ماوەتەوە نەمانی کارێزمە و کارکتەری سیاسی کاریگەر کە بتوانێت چقی کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان بی لە عێراق و هەرێمی کوردستاندا ئەمانە گرفتی گەوران کە پرۆسی سیاسی لە عێراق و کوردستان پێیوە دەناڵێنێ هەرچەندە لەم ماوەی دواییدا جۆرێک لە مرونەت هاتۆتە پێشەوە بەڵام هێشتا نەگەیشتۆتە ئاستی ئەوەی کە ئومێد بکەین کێشەکان لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێ چونکە خاڵی بەهێز و پێگەی کورد لە بەغدا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکات تا چەند لە هەرێمی کوردستان تەبا و تفاق بن لایەنە سیاسیەکان و لەسەر پرسەکان هاوڕا بن بە تایبەتی پرسە استراتیژیەکان ڕنگدانەوەی کەمتر دەبێت لەسەر دووبەرەکی لە نێو لایەنە کوردستانەکان لە بەغدا و لاوازبوونی بڕیاری سیاسی کوردی لە بەغدا ئێمە لە قۆناغی جیاجیا بینیومانە کە ناکۆچیەکان لە هەرێمی کوردستاندا قوڵ بووتەوە پێگەی کورد لە بەغدا لاوااستر بووە و لایەنە سیاسیەکانی حکومڕان لە بەغدا ئەم ناکۆچیان قۆستۆتەوە بۆ فەرزکردنی بەشێک لە ئەجێنداکانی خۆیان بەسەر هەرێمی کوردستاندا یاخود دەرکردنی هەندێک بڕیار کە ڕەنگە پێچەوانەش بن لەگەڵ دەستور بەڵام بەردەوامبوونی ناکۆچەکانی ناوخۆ بەردەوامبوونی کێشەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەردەوامبوونی گەندەڵی لە هەرێمی کوردستان نەبوونی خزمەتگوزاری ڕاستەقینە نەبوونی هەستکردنی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەوەی کە حکومڕان لە هەرێمی کوردستان
لە خەم و خەفەتی هاوڵاتیدایە و هەوڵ دەدا کێشە و پرسەکانی چارەسەر بکات. نەبوونی دەرفەتی کار یەکسان بۆ هاوڵاتیان و بۆ گەنجان و دەرچوانی زانکۆکان ئەمانە پرسی گرنگن. کێشە و گرانیەکانی بنزین و سوتەمەنی و ناداتپەروەری لەو پرسانەدا ئەمانە وا دەکا خەڵکی کوردستان زۆر جار دەستبەرداری هەندێک لە مافە دەستوریەکانی خۆشی بێ لەسەر هەر پرس و بڕیارێک کە لە بەغدا دەردەچێت دژی خەڵکی کوردستان و دژی مافە دەستوریەکان بی تەنانەت لە پرسی نەوت و گازیشدا ینی ڕاشکاوانە قسە بکەین ئەو بڕیارانەی لە بەغدا دەرچوون بە دوور نین لە ینی کاردانەوەی سیاسی لایەنە سیاسەکانی عێراقی لەسەر هەرێمی کوردستان جا ئەو کاردانەوانە دژی لایەنێکی سیاسی بوو بێ بەڵام دوجار هەڕەشەن بۆ سەر بەرژەوندەکانی تاک بەتاکی خەڵکی کوردستان وەنەوەی داهاتومان چونکە ئەوەی کە لە دەستوری عێراقی داهاتووە لەسەر پرسی نەوت و گاز ئەمە حەقی هاوبەشی و شەراکەتە ئەوەی لە بەغدا پەیڕەو دەکرێت لەسەر هەرێمی کوردستان حەقی شەراکەت و هاوبەشی ناداتەوە ئەوەی پێشتریش لە هەرێمی کوردستان پەیڕەو کراوە حەقی شەراکەتی بە بەغدا نەداوە بەڵکو تەنیا تاکلایەنە کاری کردووە بۆیە هەردوو دید و بۆچوونەکەی بەغدا و هەولێر تا ئێستاکە ینی هاوسەنجی تێدا نەبووە وەکو چۆن لە دەستوری عێراقی داهاتووە بەڵام ینی ڕاستتر وایە بڵێن کە پێویستە بە پێی مادەی 112 دەستوری عێراقی هەرێم و بەغدا بە هاوبەشی و بە شەراکەت مەسەلەی پرسی نەوت و گاز لە عێراق ئیدارە بدەن و دەری بێن و بیفرۆشن و داهاتەکەشی هەم بۆ خەڵکی کوردستان هەم بۆ خەڵکی عێراق سرف بکرێ بۆیە گرنگە لە ناوخۆی هەرێمی کوردستان دەلایەنەکان هەرچی زووە چونکە پێم وایە ئەو پرۆسە سیاسی ئێستا هاتۆتە پێشەوە و چوارچەوەی هەمانجی ئیدارەی دەدا ئاسانتر دەتوانێت حکوومەتی داهاتوی عێراق پێک بهێنێ بۆیە دەرفەتی کار کەم ماوە لە بەردەم لایەنە سیاسەکان بۆ ئەوەی هەڵوێستەکانی خۆیان ناکۆچەکانی ناوخۆیان لە نێو کوردستانەوە چارەسەر بکەن و تاوەکو دەگەنە پرۆسەی پێکەنانی حکوومەت پۆستی سەرۆک کۆمار یەکێکە لە خاڵە ناکۆچەکانی لە نێوان یەکێتی و پارتی هەبووە من پێم وایە کاتی ئەوە هاتووە ڕاشکاوانە واقعیانە لەسەر بنەماکانی هاوبەشی شەراکەت تەوازن هاوسەنجی لە نێوان یەکێتی و پارتی پرسەکانی ئیدارەدانی هەرێمی کوردستان فۆرمەڵە بکرێتەوە و ڕێک بخرێتەوە و بۆ ئەوەی بتوانن بە بەرنامەیەکی یەکگرتو بستنە بەغدا چونکە تەنیا کورسەکانی پرۆسەی هەڵبژاردن کافی نییە بۆ ئەوەی دان بۆ دابنێن کە چۆن هاوسەنجی و ئارامی و ئیستقرار لە هەرێمی کوردستان دەپارێزرێت من پێم وایە کاتی ئەوە هاتووە یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵا کۆبوونەوەی یەکلاکەرەوە بکەن لۆ چارەسەرکردنی هەندێک لە پرسەکان ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستان بەرەو هەڵبژاردن دەچین مەسەلەی کۆمیسیۆن مەسەلەی قانونی هەڵبژاردن سیستەمی هەڵبژاردن کۆمەڵک کێشە و گرفتن بەڵام دوجار لە بیرمان نەچێ پێکەنانی پرۆسی سیاسی لە عێراقدا گرنگە بۆ بەردەوامبوونی پاراستنی مافەکان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە بەغدا چونکە عمقی استراتیژی مانەوەی قوارەی سیاسی و کیانی سیاسی لە هەرێمی کوردستان بەغدایە دەبێت کورد بەهێزەوە لە بەغدا بەشداری بکە بۆ ئەوی بتوانێت ماف و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و گەشە و بەردەوامی ئابووری لە هەرێمی کوردستان لە قازانجی خەڵکی کوردستان بەردەوام بێت. بەڵێ کاک تارق دواپرسیارم ئەوەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەبیندێ ینی هەم لایەنە دەرەکیەکان هەم نەتەوەی گرتوەکان ئاماژە بۆ دەکەن یاخود هۆشداری دەدەنە هەرێمی کوردستان کە پێویستە ئەم دۆخی لە هەرێمی کوردستانە هەیە چارەسەر پێ بۆی کە لایەنەکان ئیتر ئەو ناکۆچیانی کە لە نێوانیانە هەیە وەلای بنێن و بتوانن ڕوئیا و بڵێن کاری هاوبەشیان هەبێ بۆ داهاتووی هەم هەرێمی کوردستان هەم عێراق ینی کەمیژ نین ئەو مەترسیانەی تر کە ئەبینین هەر ناوە بە ناوە لە ڕێگەی ئایا درۆنەوە بێ لە ڕێگەی ئایا موشکەوە بێ ئایا لە ڕێگەی هەر شتێکی ترەوە بێ ئاراستی هەرێمی کوردستان نەکرێت دواترینیان دوێنەیە کە کاتۆشایەک لە نزیک کێڵگەیەکی غاز دەکەوێتەوە ئەمانە چیمان پێ دەڵێن بەلایەنە سیاسەکان ئەڵێن چی ئەمە بڵێ پەیامەکان ڕوون و ئاشکرایە ئەو پەیامانەی چ لە تورکیا و لە ئێران لە دەروجیرانەوە بە تایبەتی مەسلەی بەکارهێنانی درون مەسلەی بەکارهێنانی فڕۆکەی گەورە بۆ بردومانکردنی خەڵکی کوردستان و ناوچە جیاجەکانی کوردستان و شەهیدبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمانە هەڕەشەی جددی و کاریگەرن و پەیامێکن پێویستە لایەنە کوردستانیەکان و سەرکردایەتی لایەنە سیاسی کوردستانیەکان بە تایبەتی هەردوو هێزی گەورەیەکێتی و پارتی زۆر بە جددی مامەڵی لەگەڵ بکەن ڕاستە ئەو دوو وڵاتە وڵاتی گرنگ و
استراتیژین بۆ ئێمە هاوسێی ئێمەنە بەڵام ئێمە دەبێ بتوانین زۆرێک لە هاوسەنجی لە سیاسەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو وڵاتانە و لەگەڵ پرسەنەتەوەیەکانی کورد لەو پارچانە زۆرێک لە هاوسەنجی ڕابگرین لە بیریشمان نەچێت کێشەکان هەر ئەوەنین هەڕەشەکان تەنیا لە دەرو زیران و درۆن و لە فڕۆکەکانەوە بێ بەڵکو کێشەکان کێشەی ناوخۆن کێشەی کەمی خزمەتگوزاری کێشەی گەندەڵی کێشەی نادادپەروەری لە هەرێمی کوردستانی و لە پرۆسەی حکومڕانی کێشەی ئەوەی کە ژێرخانی ئابووری و شێرخانی کشتتوکاڵی ژێرخانی ئاوەدانی لە هەرێمی کوردستان وەک پێویست گەشەی نەکردووە ڕاستە ئێمە لە دۆستەکانمان لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەدا زۆر گوێبیستی ئەوە بووین کە ئاراستەی سەرکردایەتی سیاسی یا بەشێک لە سەرکردایەتی سیاسی و لە ڕێی میدیاشەوە ئەو پەیامە گەیشتە گوێچکەی هەموو سەرکردایەتی سیاسی لایەنەکان کە هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەدایە لە بلاسخارتەوە بگرە هەتاوەکو دۆستەکان و شارەزایانمان لە ئێران و تەنانەت لە تورکیا و لە وڵاتانی عەرەبیش هەمیشە ئامۆژگاری یاخود ڕێنمایی سەرکردایەتی کورد دەکرێت کێشەکانی خۆتان چارەسەر بکەن دیموکراسی و ئازادیەکان بپارێزن چونکە خاڵی بەهێزی هەرێمی کوردستان لە 92وە هەتاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ ئەوەیە کە هەرێمی کوردستان دەبێت نمونەیەکی جوانی دیموکراسی نمونەیەکی جوانی پاراستنی ئازادی تاکە کەس و ئازادی ڕۆژنامەگەری و بیرروڕای ئازاد و خۆپیشاندانی ئازاد لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێ بەڵام ئەوەی کە هەستی پێ دەکەی پاشەکشەیەک لە هەموو ئەو تەوەرانێک کە باسمان کرد لە هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان بۆیە ئێستا کە هەرێم لە نێو راپۆرتە نێودەوڵەتیەکان لە منیستی ئینتەرناشنال هەمیشە ڕخنە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بەهۆی زیندانەوە بەهۆی گرتنی چالاکوانانەوە بەهۆی بەرتەسک بوونەوەی ئازادیەکانی بیرروڕا بەهۆی بەردەوامبوونی توندوتیژی خێزانی توندوتیژی بەرامبەر ژن کوشتنی ژن بە بیانووی شەرەف هەموو ئەمانە پرسی گرنگ و چارەنووسازن کە وای کردووە جۆرێک لە بێزاری شەقامی لێ بکەوێتەوە و جۆرێک دوورکەوتنەوەی شەقام و سەرکردایەتی و هێزە سیاسەکانی لێ بکەوێتەوە بۆیە دەبینین لە پرۆسەکانی هەڵبژاردن هەمیشە کێرفی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان بەلایەنە سیاسەکان کەم بۆتەوە تا گەیشتا ئاستی 120 بۆ 125 لە ساڵی 91 سەیرە 92 سیرەکەی 190 زیاتر بوو 195 زیاتر بووە بەڵام ئێستا کە گەیشتۆتە 120 ئەمانە هەموو وا دەخوازێت کە پێداچوونەوەیکی جدی بە ئیدارەدانی هەرێمی کوردستان بە تێڕوانینی لایەنە سیاسەکان بە نزیکبوونەوەی لایەنە سیاسەکان و حکوومەت لە هاوڵاتی و لە خەمەکانی هاوڵاتی ئەمانە وا دەخوازێت کە ئەم کێشانەی هەرێم چارەسەر بکرێ بۆ ئەوەی هەر بڕیارێک لە بەغداوە دژی بەرژەوندەکانی خەڵک دەربچێ ئەو کاتی خەڵک خۆی دێتە سەرزادە و لە شەقامەکانەوە داوا دەکا مافەکانی پارێزراو بوو و گشار دەخاتە سەر هێزە سیاسەکان کە تەسلیمی ئیرادەی شکاندنی ماف و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان نەبن. زۆر سپاس بۆ بارێز تارق جەوهەر سارمەمی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبوو. سپاس بۆ بەشداری بەڕێستان.